لەوێ کوڕێک بۆ ناساندنی کتێبی سەنگین ڕێکخرا کە هی نووسەر دکتۆر ئازاد هیدایەت دەلۆیە. تەنها کۆڕێک نەبوو بەڵکو لە نێو کۆڕەکەدا بێگومان باسە ناوەڕۆکی کتێبەکەش کرا. ئەم ڕۆمانە ئەگەرچی نووسەرەکەی پیاوێکی نووسەرە بەڵام باس لە ئازار و مەینەتیەکانی ئافرەتانەکە لە کۆمەڵگای کوردستانی و عێراقیدا. کۆمەڵێک تەکنیکی تایبەت بەخۆی لە هۆنینەوە و گێڕانەوەی ڕۆمانەکەیدا بەکارهێناوە و ڕۆمانەکە تا ڕادێکی زۆر دەتوانین بڵێن ڕۆمانێکی واقعیە. ڕەگەزی خەیاڵ کەمتر تێدا بە دەرکەوتووە بەڵکو ئەوەی کە هەیە زۆرتر بابەتی واقعەوە چیرۆکەکان هەم چیرۆکی سەرەکی ڕۆمانەکە هەم ئەو چیرۆکانی دیکەی کە لە نێو چیرۆکەکەدا دەگێڕدرێنەوە پەیوەندن بە چیرۆکە سەرەکیەکەەوە هەمویان دەکرێت بڵین لەو چیرۆکانن کە ئیمکانی ڕوودانیان زۆرە لە نێو کۆمەڵگەی کوردیدا یان هاوشێوەیان زۆرە لە کۆمەڵگەی کوردیدا.